دەستپێکی کۆبوونەوە مەراسیمان باوتەی بەخێراتن فەرماندەی لیوای 16 دەست پێ دەکەین. جەنابی سەرۆکی هەیەی ئەرکان، بەڕێز لێپرسراوی محوەری چواری هێزی پێشمەرگەی کوردستان، بەڕێز جێگری سەرۆکی هەیەی ئەرکان، بەخێربێن سەر چاو. داوا لە بەڕێز فەرماندەی محوەری 4 دەکەین تێک پێشکەش بکە. بەڕێز سەرۆکی ئەرکان، بەڕێز جێگری سەرۆکی ئەرکان بۆ بەشی حرەکات بە خێراتنی گەرمتان دەکەم. بە درێژایی مێژوو میلەتی ئێمە خەباتی کردووە بۆ بەدەستهێنانی مافەڕەواکانی خۆی و هێزی پێشمەرگەی کوردستانیش پێشەنگ بووە لە هەموو ئۆرگانەکانی خەباتی حیزبایەتی لە درێژایی سەر هەڵگیرسانی شۆڕشی گەلەکەمان کە لە شۆڕشی ئەیلولی دەست پێکات بەڕابەرایەتی بەڕێز نەمێر مستەفا بەرزانی و دوای ئەوە کە جارێکی تر لە نوسکۆی 75 شۆڕشی کوردستان تێکچۆوە، جارێکی تر بەڕابەرایەتی نەمێر جەنابی مامجەلال درێژە پێدرایەوە و پێکەوە هەموو ئەحزابەکانی کوردستان توانیمان پێکەوە بەرەی کوردستانی دروست بکەین لە ڕابردوو و بتوانین ڕاپەڕینی نەوەتویەک بکەین و هەمومان پێکەوە سەرکەوتنی گەورە تۆمار بکەین. بەناوی خوای میهرەبان، ئەفسەرانی باڵای بەتوانە، فەرماندە فیداکارەکانی لیواکانی 1 و 9 و 16 سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. هەمووان ئەزانین کە خەڵکی کوردستان دۆست و هاوپەیمانەکانتان لە دنیاە، ئەی قارەمانەکان هەموو شانازیتان پێوە دەکەن کە لە ڕۆژگارێکە قایمترین سەنگەری فیداکاری و خۆڕاگری ئێوە بوو کە توانیتان ترسناکترین گروپی تیرۆریستی داعش تێک بشکێنن. بەمەش هەم مێژوێکی پڕ لە شانازی، هەم سەروەریەکی هەتاهەتایی لە ناو دڵی تاک بە تاچی خەڵکی کوردستان و دۆستەکانتان لە هەموو دنیاە تۆمار بکەن. دەبوانی بەڕێز هەرچەندە جەنابی وەزیر هەموو خاڵەکان تێبینیەکان بە تەفاسیل بۆەوەی بەڕێز پێشکەش کرد، بەڵام چەند تێبینیەکە بەوەی ئاماژەی پێ بدەم. طبعاً ئێمە ئەمڕۆکە لێرەین کە لیوای یەک فەرماندەی لیوا و فەرماندە سەربازیەکان و ئەفسەرەکان هەروەها لیوای نو فەرماندە و ئەفسەرەکان و لیوای 16 و لەگەڵ محوەر زۆر پێخۆشحاڵین لەگەڵ ئێوەی بەڕێز ئامادە بین و دەستخۆشی لە محوەر و لیوای 16 دەکەین بۆ ئەو ئامادەکاریە.